لە ڕاستیە ئەمە هێزی دەوڵەتە داگیرکەرەکان لە هەرێمی کوردستانە و لەناو ئەم دەسەڵاتەیە دەرئەخا کە ئەوان بە ئارەزوی خۆیان دێن لەم هەرێمەیە کەسە چالاک وانە سیاسی و مەدەنیەکانی ئێمە تیرۆر ئەکەن بکەرەکانیشان عینەن ئەوانەی کە لە باکووری کوردستانە بکەری نادیار دەرەچێ هەمان ئەو سیاسەتێک کە لە باکووری کوردستانە جێبەجێ بووە لە ساڵانی ڕابردووە کە زیاتر لە 11,000 ئینسان مرۆڤی ئێمە لە باکووری کوردستانە بە بکەری نادیار شەهید کراون. یعنی دەوڵەتە داگیرکەرەکان هیچ کاتێک خۆیان بەتاقی تەنیا نەیانتوانیەوە سەرکەوتوو بن لە ئامانجە گڵاوەکانیانە ئەگەر کوردی خائین هاوکاری نەکرد بێتن. ئەوەی کە هەواڵشکری شەهید کردووە دەستێکی قێزەوەنی کوردێکی خائین و سیخوڕێکی خۆفرۆشی هەرزانفرۆشی ئینسانێکە کە لە ئینسانیەتی خۆی کەوتووە لە هەستە نیشتیمانی و نەتەوەیەکان کەوتووە هیچ بەهاو ئەخلاقێک ناناسێ تەنیا چاوی پارە و ئەو خیانەتە ئەبینێ. دەسەڵات ئەبووایە ئەوان بەڵێنیان ناکە بکەرانی ئەمانە ئەم تیرۆرە سیاسیە دەستگیرەکەن بەداخەوانێ ئەوە خۆڵکردنە چاوی خەڵک بوو کەسێکیان دەستگیر کردووە تا ئێستا وعد بوو کەسە بێنە سەر تەلەڤیزۆن و لێکۆڵینەوە خەڵکیش بیبینێ. ئەو بەپێی ئەو زانیاریانە کە هەیە ئەوانەی کە هەواڵشکریان شەهید کردووە ئەو تێکۆشەرە سیاسیان شەهید کردووە چەند کەسێک بوون پیکابێکیان لێ بەپێی ئەو هەموو ئینانەی کە بینراوە لە کامێراکانەوانێ یعنی تاقە کەسێک نەبووە بە ئاسانیش ئەتوانرا بدۆزرێتەوە بەڵام دیارە دەسەڵات بۆ خۆی نایەوێت ئەم کەرانە بدۆزێتەوانێ.